ئێمە وەک شۆفێری تەکسەکان بەردەوام مەترسیمان لەسرە چونکە بەرکەوتنمان لەگەڵ سەرنشیندا هەیە و جگەل لەم کارش دەرامەتێکی ترمان نییە و ناکرێت لە ماڵەوە بمێنینەوە. دانانی ئەم نایلۆنە لە نێو تەکسیەکانماندا بیرۆکێکی باشە و بە دوورمان دەگرێت لە پژمە و کۆکەی یەکتری. بیرۆکەی جیاکردنەوەی نێو تاکسیەکان بە نایلۆن کارێکی گونجاو باشە. من بۆ خۆم حەزم بە دانیشتنە لە پێشەوەی تاکسی و کاتێکی شەم جیاکەرەوەیم بینی لە دڵی خۆمدا سوپاسی خوددام کرد بۆ بوونی ئەم نایلۆنە و ئەم کارە جۆرێک دڵنیایی بەسەرنشین دەدات و بوونی لە نەبوونی باشترە. هەرچەندە من ماوەی 17 مانگە بوومەتە شۆفێری تاکسی، بەڵام خۆشحاڵم بەوەی جموجۆڵی کارەکەم دەستی پێ کردوتەوە چونکە ئەم کارم سەرچاوی بژێوی ژیانمە.